ئەم کاتتان باش بیسەرانی رادیۆی کوردستان 24 و بینەرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. من دکتۆرە سارام بە خۆشحاڵیەوە و بەیارمەتی هاوکارم سەرکار ڕاستە و خۆ لە ستۆدیۆی ناوەند لە شاری هەولێر پرۆگرامێکی نوێی مێتاڤێرسان پێشکەشەکەین. سەرەتا خۆمان بە خۆشحاڵە زانین پیرۆزبایی ساڵڕۆژی دروستبوونی رادیۆتان لێ بکەین کە زیاتر لە 120 ساڵە ئەتوانین بڵین ئەو ئامێرە بیسەری هەیە کە تا ئێستاشی لەگەڵا بێت بەردەوامی هەیە و کۆمەڵە کەسانێک هەن کە گوێبیستی رادیۆ ئەبن. دیارە لە کوردستانیش چەندین بە خۆشحاڵیەوە رادیۆمان هەیە و تاوەکو ئێستا درێژە بە پەخشی خۆیانەدەن لەسەر ئاستی کوردستان و هەروەها ناوچەکانی دیکە و دەرەوە بە شێوازێکی دیجیتاڵی. لەبەرەوەی دوجار رادیۆش توانیوێتی سوود لە تەکنەلۆژیای سەردەم وەربگرێ وەکەوەی ئێمە ئێستا ڕاستەوخۆ پەخشمان هەیە لە رادیۆ و هاوکاتیش لە ڕێگەی سۆشیال میدیاوە پەخشەکەی خۆمان زیاتر فراوانی پێ ئەدەین. بەڵێ بەڕێزان، ئەمڕۆ لە ڕێگەی رادیۆ باس لە کاریگەریەکی دیکەی تەکنەلۆژیا و دەرکەوتنێکی دیکەی یاخود بەرهەمەکانی تەکنەلۆژیا ئەکەین، ئەویش سپۆنسەرە یاخود سپۆنسەرکردن. ئەگەرچی ئەم وشەیە بۆ خۆی وشەیەکی بیانیە، بەڵام چەند ساڵێک کە بەهۆی گەشەی تەکنەلۆژیاوە کۆمەڵێک دەستەواژە کۆمەڵێک چەمکی جیاوازی بیانی کەوتونەتە ناو زمانی کوردی و لە بواری تەکنەلۆژیا بەکارەهێنرێ کە یەکێک لەوانە سپۆنسەرکردنە. سپۆنسەر ئەگەرچی لە بواری بزنس و کارگێڕی کاردا ڕۆڵی هەیە، هاوکاتیش لە نێو دنیای ئینتەرنێتی و بەتایبەتی لە ناو سۆشال میدیا ئێمە زیاتر هەڵوەستەی لەسەرەکەین ڕۆڵێکی زۆری هەیە بەتایبەتی بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵک و گەشتن بە جەماوەری ئاماژدار. بۆ ئەمە بەستە ئێمە میوانداری بەڕێز سیڤەر حازم عەبدولقادرمان کردو کە بەڕێزیان شارەزان لە بواری مارکێتین و بازارسازی. زۆر بەخێربێی ئەم کاتەوە باش. زۆر سپاس سارەخان، سپاس بۆ پرۆگرامەکەت، سپاسی بیسەران و بینەرانی رادیۆی K24ەکەم. دەستان خۆش بێ، زۆر سپاس بۆ پرۆگرامەکە. هەر بژیت بەخێربێی. بژی سپاس. تۆزە باسی سەرەتا دامەزراندنی رادیۆمان کرد کە زیاتر لە 120 ساڵە پەخشی خۆی ئەکا و ئێستاش بەردەوامی هەیە. ئەی ئەم مەسەلەی سپۆنسەرکردنە کەی دروست بووە و کەی بڵاو بۆتەوە و خەڵک بەکاری ئەهێنێ و سوودی لێوەرەگرێ؟ ئەلبەتە مێژووی دروستبوونی سپۆنسەر مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئەتوانین بڵێن سەرەتای دروستبوونی مانای سپۆنسەر بە مانای ئەوەی ئەبێ سەرەتا تعریفێکی بکەین، زین ئەم ڕامانە واتای چییە؟ سپۆنسەر بریتە لە گۆڕینەوەی وەکو هەر شتێکی تر گۆڕینەوەی خزمەتگوزاریە بە بەرامبەر پارەیان، بەرامبەر ناوبانگی، بەرامبەر بە فۆرمێک لە فۆرمی شتەکان. سەرەتای دروستبوونی ئەم شتە ئەتوانین بڵێن بۆ سەردەمی یۆنانی کۆنەوە ئەگەڕێتەوە. بۆ نمونە ئەم خوێندنگایانە چەند کەسانێکیان دروست دەکرد، ئەوەی کە شاعیر بوو ئەهاتن ئیڤێنتیان بۆ ئەکرد با بڵێن بە مانە نوێیەکەی، یان کەسێک کە با بڵێم لە وێنەکێشانە باشە، ئەو کاتە ئەو کەسەی با بڵێم سەرکردەکان یان ئەو کەسانی کە باڵادەست بوون لەو سەردەمە ئەهاتن هین معرەزیان بۆ کردەوە، یان بە جۆرێک لە جۆرەکان شتێکیان بۆ کرد بۆی ئەم کەسە بێننە پێشەوە. ئەم کەسەش کە ئاهاتە پێشەوە وەکو هینێک بوو، دەستکەوتێک بوو بۆ ئەو کەسی کە سپۆنسەری کردووە. واتە سپۆنسەر چەمکێکی نوێیە، ڕاستە وەکو چەمک بەمانایەکەی، بەڵام ئەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵی مێژووی مرۆڤایەتی، بەڵام لەگەڵ ڕۆیشتن لەگەڵ کاتە گۆڕانکاریەکی زۆری بەسەردا هاتووە. بەڵێ ئێمە ئەلبەتە ئێستا لە سەردەمێکی دیژیتاڵی دەژین، لە ناو سۆشەڵ میدیادا زۆر ڕەنگی داوەتەوە لەبەرەوەی زۆر شتی ئاسان کردووە، زۆر کاریگەری هەبووە لەسەر بزنسەکان، توانیوتی بزنسێکی یەکجار زۆر بەرەو پێش ببە. ئەوە ڕێک سەرەتای دروستبوونی سپۆنسەرە کە لە سەردەمی یۆنانیەکانەوە هەبووە. بەڵێ واتە لەگەڵ قۆناغەکانی گەشەی تەکنەلۆژیا ئەمیش گۆڕانی بەسەرا هاتووە و ستایڵی نوێی وەرگرتووە. باش پێشەوەی من باس لە دەرهاویشتە و لایەنەکانی دیکەی سپۆنسەرت لێ بپرسم، حەزەکەم سەرەتا لایەنەکردەیەکەی باس بکەین. بۆ نمونە ئێستا من بزنسێکم هەیە، بەڵێ ئەمەوێ سپۆنسەر بکەم، چۆن بیکەم و لە چێوە دەست پێ بکەم؟ ئەلبەتە ئێمە باسی دیجیتال سپۆنسەرەکەین زیاتر، هەروەکو ئاماژەت پێدا بزنسەکان ئەتوانن استیفادە لە سپۆنسەر بکەن یان سوودمەند بن لە سپۆنسەر بەوەی کە ئەتوانن بگەنە خەڵکێکی زیاتر.
واتە براندەکەیان بە خەڵکێکی زیاتر بناسێنن. ئەمە ئیسیفادەیە بۆ بزنسەکە. ئەتوانێت پەیوەندیەکی جوانتر و ڕێکتر و ڕاستەوانەتر لەگەڵ خەڵکەکە دروست بکە. ئەو با بڵێم ئەو کەسێک کە شتی لێکرێت لەنا پەیوەندیەکی کڕین و ئەوە نەبێت، ئەتوانێت پەیوەندی دروست بکە، ئەتوانێت پەیامی ئەم براندە پەیامی ئەم بزنسە بگەێنێ لە ڕێگای سپۆنسەرەوە. تۆ گەس شتێکت سپۆنسەر کرد بۆ نمونە ئیڤنتێکت کردو، ئەتوانین سپۆنسەری بکەی، خەڵکێکی زیاتر ببینێ، خەڵکێکی زیاتر بزانێ ئەم ئیڤنتی تۆ تعبیر لە چیەکە، چەند ڕنگدانەوەی ئەوانی تایە. لە ڕێگای سپۆنسەرەوە ئەتوانی بگەیت بە خەڵکێکی زیاتر کە ئەمەش بۆ بزنسەکان بە تایبەتی بزنسە سەرەتاییەکان زۆر زۆر گرنگە. ئەوەیە وای کردووە سپۆنسەر لە کوردستانە زۆر زۆر باو بێ و زۆر زۆر خەڵک بەکاری بێنێ، ئەوەیە کە بە تێچوویەکی ئەتوانم بڵێم کەم نەتیجەیەکی باش دەداتێ. ئەوە وای کردووە لەناو خەڵکی و لەناو بزنسەکاندا زۆر ڕنگ بداتەوە. بڵێ ئامۆژگاری چی مەکەی؟ قۆناغەکانی دەستپێکی سپۆنسەرکردن چۆنە؟ مەسەلەن بۆ نمونە من بزنسەکەم بزنسێکی سەرەتاییە، دەستی کارێکی بچووکە، چەنی لێ بدەم، چ جۆرە بزنس کارتێک باشە بۆ ئەمە، ماستەر کارتێک چی باشە بۆ ئەم هەنگاوی یەکەم، و هەروەها لە ڕووی ناوچەوە لە ڕووی کاتەوە ئەمانە ئامۆژگاری چی مەکەیت؟ بڵێ سەرەتا بەر لەوەی تۆ دەست بە کاری سپۆنسەر بکەی ئەبێت تێبگەیت ئەو کەسەی سەیری تۆ ئەکا، ئەو کەسی ئەوێ براندەکەی تۆ بکرێ یان پرۆدەکتەکەی تۆ بکرێ کێیە و چی ئەوێ. تۆ ئەبێ لە هینەکە تێبگەیت، لە با بڵین لە ئۆدیەنسی خۆت تێبگەیت. ئایا ئافرەتێکە تۆ بۆ نمونە کاری دەستە فرۆشیت، ئایا ئافرەتێکە بە دوای ئەو شتانە ئەگەڕێ من ئەبێ ئەوە تێبگەم پرۆفایلی ئەو کەسە دیارەکەم لە بزنسا پێ دڵێن ئایدیل کەستەمەر پرۆفایل، یعنی ئەم پرۆفایلی ئەم کەستەمەرە چیە، حەزی لە چیە، حەزی لە چی نییە، منیش لەسەر ئەو بەپێی ئەو داتایانەی لەژێر دەستمە ئەتوانم سپۆنسەری بکەم. بۆی سەرتا سپۆنسەر بکەین ئەبێ ئەوڕۆکو زانراوە بێ پیجێکت هەبێت لە سوۆشال میدیاکان، ئینستاگرام بێ، فەیسبوک بێ، ئەم پلاتفۆرمانەی تر، ئەبێ سەرتا تێبگەی کە تۆ هەدەفت چییە لەم سپۆنسەرە. ئەتەوێ کلیک بێتن بۆ براندەکەت، یعنی کلیک بێ بۆ وێبسایتەکەت، ئەتوێ ئینگیجمنت بێ، خەڵک ئینگیج بکە لەگەڵ پۆستەکەت، ئەتوێ خەڵک بیکڕێ، گەر بیکڕێ لە کوردستان چەند جۆرە فۆرمێک هەیە بۆ کڕین، لە هەر شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاوازە، لە شوێنێکی گەڕێکێکی شعبیە ئەبێت زیاتر تەرکیز لەسەر ئینگیجمنت بکەی بۆ ئەوەی کابرایەک بینی کە هاوڕێکەی کۆمنتی لەسەر کردووە ئەویش دێ کۆمنتی لەسەرەکە ئەوێ بزانێ ئەوە چییە. بەڵام لە شوێنێک کە کەمتر شعبی بێ یان با بڵێم زیاتر ئەم گەڕەکانەی زیاتر داهاتیان بەرزە، خەڵکەکەی لە ئەوێ ئەژی داهاتی بەرزە، نە شتێکی کواڵەتی تری ئەوێ دیزاینەکەی جوان بێ، ئەوێ تعبیر لە ئەم کەسە بکە کە لەو لایفستایلەیە ئەژی. کەواتە ینی بەپێی جۆری شمەکەکە تۆ ناوچە و سنوورە جوگرافیەکە دیاری ئەەکەیت. بەڵێ باشە. ئەی کامە سۆشال میدیا ئاکتیفترینە، باشترینە بۆ مەسەلەی سپۆنسەر؟ بڵێ ئەلبەتە ناکرێ ئێمە بڵین ئەوە باشترینە یان ئەوە خراپترینە، ئەوەش دەگەڕێتەوە سەر پرۆدەکتەکە. بۆ نمونە تۆ ئینستاگرامت هەیە پلاتفۆرمێکی زیاتر لایفستایلە، واتە تۆ ئەبێ بۆ نمونە کوپێکی چا ئەهێنی باشە، کوپێک ئەفرۆشتەوە لە ناو سوۆشال میدیایە کە لە فەیسبوک دایێنێ ئەبێ بە شێوەیەک بێ، ئەگەر لە ئینستاگرام داینێ ئەبێ بە شێوەیەکی تر بێ، ئەبێ بە جۆرێک بێ ئەو کەسی لە ئینستاگرامە زیاتر تەمەنیان لە نێوان 18 با بڵێم 17 تا 35 ساڵە، بەڵام ئەوەی فەیسبوک پرۆفایلی فەیسبوک ئێستا خەڵکێکی زیاتر ئەتوان بڵێم سەروی 30 ساڵ بەرەو سەرەوە سەیری فەیسبوک ئەکا، ئەم جیلەیە. تۆ ئەبێ بۆ لە فەیسبوک بە جۆرێک داینیت استیفادەکانی ئەم پرۆدەکتە پیشان بدەیت، بەڵام لە ئینستاگرام وانێ لە ئینستاگرام ئەبێ تەرکیزت لەسەر جوانی وێنەکە بێ، لەسەر بەسەڕیات بێ، لەسەر تیکتۆک و سناپچات و تیکتۆک و سناپچات زیاتر ئەتوانم بڵێم بۆ گەنج زۆر زۆر باوە. بەتە ئێمەکە لە سناپچات سپۆنسەرێکەکەین بۆ نمونە سیرەکەین کۆنڤەرژن ڕیت، یان ئەو کەسانی کە کارەکەیان ئەنجام داوە زۆربیان تەمەنیان لە نێوان 18 بۆ 28 ساڵ 29 ساڵ، ئەتوانم بڵێم ئەو دەورەیە. ئەو پێماناڵێ بۆ نمونە من پرۆتێکتێکی گەنجانم هەبێ پێویستە لە سناپچات بیکەم، ئەگەر پرۆدەکتێکی تۆزێک هەز دەکەم کەسێکی تەمەن گەورەتر ئەوێ
ئەبێ لە فەیسبووک بیکەی ئەوە بێ دەگەڕێتەوە سەر کەسەکە لەم داتایە تێبگا لەم ئەم کەسی کە مارکتینگەکە لەم شتەیە تێبگاتن بەڵێ کاتە کاکسیڤەر ینی من تێگەشتم لە قسەکانی جەنابەت ڕەنگە ئێمە بۆ ئەم بابەتی سپۆنسەرکردنە جۆرێک لە هەستیاری و لێزانینی بوێ کەواتە تاوەکو چەند پێویستە ئەو کەسەی کە سپۆنسەری شمەکەکەی ئەکات یاخود ئەشێ کەسێک بێ بۆ ناوبانگ بیکە مەرجنی ئێمە هەمیشە لەلایەنی بزنسیەوە بڕوانینە سپۆنسەر ڕەنگە من بمەوێت ناوبانگێک بۆ خۆم پیا بکەم سپۆنسەر بدەم لە پەیجەکانم بەس فۆڵۆم بۆ بێت یان لایکم بۆ بێت و شتێکی دیاریکراویشم نەبێ بۆ ئەمانە تا چەند ئیدارەدان و شارەزایی پێویستە بڵێ شارەزایەکی پێویستە هەرچەند دەگەر سەرەتاییش بێت بەڵێ پێویستە بۆ کەس پێویست ناکە زۆر زانیاری هەبێت لەسەر بۆ نمونە داتاکان لەسەر بۆ نمونە کۆنڤەرژن ڕێیتەکان کۆڵ و ئاکشنەکان ئەوە زۆر پێویست نییە وەکو کەسێک ئەگەر بێ بەکاربێنێ بۆ ئەو پێویستە کە ئیشی بزنسەکە چونکە بزنس زیاتر تۆ پارەیە ئینڤستیەکەی تایدا ئەبێ نەتیجەی هەبێ ئەم بۆ کەسەکان زانیاریەکی سەرەتایی ئەتوانی لە ینی لە یوتیوبە بە ئامانجێکی باش بگەیت بەڵام تۆ ئەگەر بتەوێت نەتایجی زۆر باش و زۆر چاک بەدەست بێنی بەڵێ پێویستە شارەزایەک هەبێ ئەگەر کەسێک بیاوێ بەناوبانگ بێ ئاسانە بۆی دەرگاکانیش کراون وەجگە لەوەش کەسێک ئەگەر بیاوێ بەناوبانگ بێتن زۆربەی پلاتفۆرمەکان پشگیری ئەەکەن لەبەر ئەوەی ئەو پلاتفۆرمانە ئەو کەسانیان پێویستە کە کۆنتنت کریەیتەرن کە ڕۆژانە شت دروست ئەەکەن و کەوا دەکەن خەڵک ئینگەیج بێ لەگەڵیان کەوا دەکە خەڵک بێتە سەر ئەو پلاتفۆرمە بەس کاکسیڤەر خەڵک ئەو شارەزایی نییە ئەو هۆشیاری بەکارهێنانەی نییە وەکو کەسێک کە خۆی لەو بوارەیە وایش ئەکا ینی ڕێنمایی چی بەو کەسانە ئەدەی کە هۆشیاری پێویستیان نییە لە ئەنجامدانی سپۆنسەرکردن بۆ ئەو بابەتەی کە ئەیانەوێت سپۆنسەری بکەن بڵێ ئەلبەتە بۆ ئەو بوارە ئەکرێ شتێک بکەین بۆ نمونە سەرەتا بە ئەیB تێستێک دەست پێ بکەین واتە بۆ نمونە تۆ $100 داناو بۆ سپۆنسەر ئۆکەی یەکەم جارتوانی بە $5 بزانی ئەم سپۆنسەرە ئەگا بکوێ ئایا نەتیجەکانی پێکاوە ئایا خەڵکێکی زۆر سەیری کردووە ڤیددیوەکە ئایا خەڵکێکی زۆر سەردانی پرۆفایلەکەی کردووی کەواتە پێویستە تۆ لە مەرحەلەی ئەیB تێستا بڕۆی دوای ئەوە کە بینیت نەتیجەی هەیە ئەم تاگانە ئیشی خۆی ئەەکا ئەم کەسانە حەزیان لە شتەکەی تۆ ئەو کاتە ئەتوانی پارێکی زیاتر ئەوە بکەیت من هەمیشە ئەڵێم من ئێستاش کە زۆر جار سپۆنسەرەکەم کە ڕۆژانە لە پلاتفۆرمەکانە سپۆنسەرەکەم یەکەم جار ئەیB تێستێک ئەڕۆم بۆی بزانم بۆی بیسەرەکانمان زیاتر تێبگەن مەبەست لەوەیە بە شێوازێکی هەڕەمەکی سەرەتا بیکەیت نەک بە شێوازێکی هەڕەمەکی بە پارێکی کەم ئەو تارگێتەی خۆم ئەپێکم بزانم ئەم هەڕەمەکیەکە مەبەستم لە کات و شوێنەکەی ینی بە عەشوایی وەریەگریت باش نییە ئەم شتەکە بە عەشوایی وەری بگریت ئەگەر زۆر سەرەتابی با بڵین باوای دابنین ئەگەر کەسێک زۆر سەرەتا بێ ئەکرێ عەشوایی بیکە بزانێت چۆنە دوای ئەوە مەرحەلەی داهاتوو یان هەنگاوی داهاتوو توانێت ئەم عەشواییە کەمتر بکاتەوە بۆ نماڵێ من تەنها سلێمانیمەوێت تەنها هەولێرمەوێ سەبر ئیترە بێ خۆت تی بگەیت کە ئەو خەڵکەی تۆ چ شتێکی ئەوێ ئەگەر کۆنتنت کریەتەرێکە یان کەسێکە خەڵکی سلێمانیە پێویست ناکە لە هەولێر سپۆنسەر بکە ئەکرێت لە سلێمانی بیکە لەو دەوروبەرە بیکە کە خۆی تیادا ناسراوە کە چونکە ئەوە کمیونیکیشن یان تەواصل دروستەکە لەگەڵ خەڵکی ئەم ناوچێت کەواتە سپۆنسەرکردن یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە یاخود ئەکەوێتەوە سەر خودی ئەو کەسە چۆن مامەڵی پێواکە ئەکیت یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە و زۆربەی پلاتفۆرمەکان کەسانی شارەزایان هەیە یارمەتی ئەو کەسانە دەدەن یان کەسانی وەکو ئێمە ڕێنماییمانەکەن ئەڵێن کاکە تۆ ئەتوانی بۆ شێوەی بیکەی نەتایجت باشترە بێ ینی خۆی ئەمە لە خۆیدا پێ ئەڵێن میدیە بایر بە زمانە نوێیەکەی ئەمڕۆ پێڵێن میدیە بایر کەسێک کە ئیشی میدیە باینگەکە ئەبێ شارەزایی هەبێ ئەبێ بزانێ بۆ نمونە ئەم پرۆدەکتە چۆن ئەفرۆشرێ ئەم کەسە چۆن ئەتوانێت بەناوبانگ بێ ڤیددیۆکان ئەبێت چۆن بێ سێ سانیە یەکەم لە ڤیددیۆ لە هەموو شتێک گرنگترە کە پێی دەڵێن هوک دوای ئەبێ ئینفۆرمێشندا بۆ نمونەگەر تۆ پرۆدەکتێک ئەتەوێ بفرۆشی ئەبێ شتێکی تر کە زۆر گرنگە پێی دەڵێن ئیمۆشنەڵ بەنەفێت یا واتە ئێمەی مرۆڤ بە ئەقڵ بڕیاری کڕینی شتەکان نادەین ئێمە بە ئیمۆشن واتە بە عاتیفە قەراری لەسەردەین بێت تۆ بتوانانی ئەم عاتیفەیە بەرجەستە بکەیت لە ئێلانەکانتە ئەوە ئیشی مارکێتەرە واتە ئەوەی کە مارکێتەرێکی
شارەزا جودا دەکاتەوە لە کەسێک کە تازە دەست پێەکە ئەوەیە کە ئەو شارەزایی هەیە ئەو شتانە ئەو خطواتانەی هەموو بڕیوە ئەم هەنگاوانەی هەموو بڕیوە گەشتۆتە مەرحەلەیەک ئەتوانێت بە تێچوویەکی زۆر کەم نتایجی زۆر باشی هەبێ ئەلبەتە لە کوردستانیش بە خۆشحاڵیەوە ئەو کەسانەمان زۆرە ئەلحەمدولیلا گەیشتنە مەرحەلەیەکی زۆر باشتەوەیە بزنسەکان ڕۆژ بە ڕۆژ کۆستیان کەمتر ئەبێتەوە بەهۆی تێگەیشتن لەم شتە کە کەسیان کەمە بەهۆی سپۆنسەرکردنەوە کەواتە کاکسیڤەر سپۆنسەرکردن بە تەنیا سوودی نییە بۆ خودی کەسەکە بەڵکو لەلایەک بۆ بزنس هەیەی و لەلایەکیش بۆ لایەنی ئابووری هەتاوەکو چەند ڕۆڵ دەبینێ بۆ بوژانەوەی ئابووری بۆ بژانەوەی ئابووری ئەگەر مەبەست لی پلتفۆرمەکانە ئەم پلتفۆرمانە توان بڵێم بۆ نمونە گوگڵ وابزانم 93% لە ئەگەر هەڵە نەبم لەوانەیە هەڵە بم 93 پوین بڵێن بە نزیکەی بڵێ لە نەوەتەکانت بەڵام بزە بەتەکید نیمە داهاتی گوگڵ لە ڕێگای ئەم ئادانەوە دێ کە ڕۆژانە خەڵک لەیەکە یعنی ئەم ماوەی ڕابردوو مێتا فەیسبوک با بڵین لە ئاخر کوارتەر توانی دەستکەوتێکی یەکجار گەورە تۆمار بکە کە تا ئێستا لە مێژووی ئەم پلتفۆرمانە نەکراوە کە نەتیجەیەکی یەکجار گەورە بوو وای کرد دەنگی دایەوە لەناو خەڵکی لەناو بزنسەکانە با بڵێم ستۆک پرایسی مێتا بەرز بوویەوە ئەفوان ئەمە لە ڕێی سپۆنسەرکردنی خەڵکەوە بۆ بەڵێ خەڵک زیاتر چۆتە سەر ئەم پلتفۆرمە سپۆنسەری کردووە ئەوە پیشانت ئەدا کە ئەمە ئەکرێ دەستکەوتێک بێ بۆ ئەو وڵاتەی کە ئەم پلتفۆرمانی لایە ینی داهاتێکی یەکجار زۆرت بۆ ئەهێنێ ژێرخانێکی ئابووری زۆر باشی هەیە و ئابووری ئەم وڵاتەش ئەگەشێنێتەوە بڵێ ئەی ئەم سپۆنسەرکردنەی ناو تیکتۆک چییە ئەم پارە خەیاڵیەی دێتە سەر حسابی کەسەکان و بۆ خودی تیکتۆک دووهێندە قازانجەکە و حەزەکەم لەسەر ئەمە بۆم بدوێیت بەسەرچاو سارەخان بۆەوەی باسی ئەوە بکەین ئەبێت تۆزێ قوڵتر سێری مۆزوعەکە بکەین ئێمە لە سەردەمێکە ئەژین بزنسەکان ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری بەسەردادێ ئێستا ئێمە لە سەردەمێکین لە بینی سۆشەڵ دووە ڕۆین بۆ سەردەمی سۆشەڵ سێ واتە ئەم سۆشەڵ دوو بریتی بوو لە وێبسایتت هەبوو پلتفۆرمی سۆشەڵ نێتوەرکینگ و ئەوانت هەبوو کە سەردەمێک هات کە 10 ساڵی بەسەردا ڕۆی ئەم شتانە خەڵکانێک هەیە لی بێزار ئەبێ ئەوێشتی نوێتر ئیتر ئەم کۆمپانیایانە پرۆدەکتی نوێتر و شتی نوێتر و سرویسی نوێتریان بەرهەم هێناوە بۆی خەڵک بمێنێتەوە لەسەر ئەوە زیاتر خەڵک بمێنێتەوە لەسەرەوە ئەم تیکتۆک لایڤی تیکتۆک و ئەوانش ئەگەڕێتە ناو ئەو بوارە کۆمپانیای تیکتۆک ئەم شتەی دروست کردووە بۆ ئەوەی خەڵکێکی زیاتر لەسەر ئەم پلتفۆرمە بینێتەوە بۆ ئەوەی داهاتێکی زیاتریشی دەستکەوێ خۆی خەڵکانێکی یەکجار زۆر بەداخەوە پارە ئەنێرن بۆ لایڤەکان بۆ ئەوەکان ئەوەش نوعێکە لە سەپۆرتکردنی کریێتەرەکان بەڵام من زۆر بە تەندروستی نبینم بەڕاستی چکە هەز دەکەم پارێکی وا زۆر سەرف بکەیت بۆ ئەوەی بۆ کریێتەرێک منەی بینم زۆرە ئەتوانی بە جۆرێکتر ئیسیفادەی هەبێ کەواتە بە دیاریکراوی سوودەکانی سپۆنسەر چییە؟ بڵێ ئەتوانین بڵێن براند ئەوێرنس واتە ناسینی براندەکەت باشە دروستکردنی لید واتە کەسێک مشتریەک ئەهێنی بۆ ناو ئەم بزنسی خۆت ئەتوانی کمیونیکیشن دروستکەی واتە پەیوەندی دروستکەی لەگەڵ ئەو خەڵکەی دەوروبەرت ئەتوانی بۆ با بڵێم پیئاریش باشە کە ئەتوانی خەڵک چۆن سێری تۆەکە لە ینی با بڵێم خەڵکی گشتی چۆن سێری تۆەکە ئەمە ئیسیفادەکانیتی بۆ بزنس هەڵبەتە لە هەمان کاتدا زەرەریشی هەیە واتە لایەنی سلبیشی هەیە سپۆنسەر بۆ نمونە تۆگەر هەر پشت بە سپۆنسەر ببەستی ئۆرگانیک وەلاوە بنیت ئەوە توانم بڵێم کۆستت بەرزە بێتەوە واتە تێچوونت گەلێک بەرزە بێتەوە کە ئەمەش لە بزنسا تۆ ناتەوێت ئەوە بکەیتەوە کەمترین پارە سەرف بکەیت و زۆرترین قازانج دەبێت ئەوە لە بزنسەکانە ناسراوە بۆیە نابێت زۆر تەرکیز بکرێتە سەر سپۆنسەر وەکو کە سەرچاوە بۆ بەدەستهێنانی مشترینە ئەبێ شتێکی ترمان هەیە کە پێی ئەڵێن ئۆرگانیک ئەم ئۆرگانیکە ئەتوانێت یارمەتیت بدا بەوەی بە شێوازێکی جوان و تەندروست بێ ئەوەی پارە سەرفکەیت بگەیت بەم مشتریانەی خۆت
باشە چۆنەگەی بە مشتریەکانی خۆت لە ڕێگەی سپۆنسەرکردنەوە بۆ نمونە کەسێک دەستێکی کاری هەیە و ئەی ناسێنێ لەبەرەوەی یەکێک لە تایبەتمەندی و سوودەکانی وەکو جەنابەت باست کرد سپۆنسەرکردن ناساندنە هوەری ناساندنە من ئەمەوێت لەگەڵ ناساندنەکەیە زۆرترین خەڵک شتەکەی من ببینێ بە کوردیەکەی پرفرۆشی کەم ئەو کاڵایە یاخود ئەو بابەتەی کە من سپۆنسەری بۆ کەم چۆن پرفرۆشی زیاد بکەم لە ڕێی سپۆنسەرکردنەوە بڵێ ئەبێ دیاری بکەی تۆ بۆ منە فرۆشتنت ئەبێ ئەم با بڵێم ئەم حملەیە یان ئەم کامپینەی ئەیکیت لە ڕێگای سپۆنسەرەوە مەبەستیت لی فرۆشتن بێت ئەم شتانە هەڵبژێری کە مەبەستە لی بۆ منە ئێمە ئەگەر تۆ ئەپلیکیشنێکی باشە داونلۆدت پێویستە ئەوە بێ ئۆبجکتیوی داونلۆد هەڵبژێری ئەگەر مەبەست فرۆشتنە ئەبێ ئۆبجکتیوی فرۆشتن هەڵبژێری ئەوە دەگەڕێتەوە سەر کاتی دروستکردنی با بڵێم سپۆنسەرەکە ئەو کاتە تۆ قەراری لەسەر ئەدەیت بەڵام زۆربەی شتەکان ئاسانە لە پلتفۆرمەکان زۆر ئینتراکتیڤ ئەتوانێت کەسێکی ئاسایی لی تێ بگاتن وە سپۆنسەر ئەتوانێت ئەو ئامانجت بۆ بێنێ کە تۆ مەبەستە مەرجە ئەو کەسانەی سپۆنسەرەکەن ماستەر کارتێکی دیاریکراویان هەبێت یان ئەم حسابە ئەلکترۆنیانی کە هەیە ئێستا ئێمەوەکەوەی کە ئەزانین حکوومەتی هەرێمی کوردستان خۆشحاڵانە خەریکی بە ئەلکترۆنیکردنی هەموو سیستەمە جیاوازەکانە لەگەڵ یا سیستەمی بانکین و هەژماری ئەلکترۆنی ئەمە هەتاوەکو چەند خزمەت بە بواری سپۆنسەر ئەکات وەڵاهی یعنی ئێمە لە وڵاتێکە ئەژین بەداخەوە دیجیتالی زۆر بەلاوەندرا بوو پێشتر بەڵام ئێستا زۆر جێگەی خۆشحاڵیە کە ئەبینین ئەڕۆیتە دایرەیەکی حکوومەت ئەڵێ تیکتێک ببڕە کە بە دیجیتالیە ئەوە زۆر زۆر خۆشە بوو من کابراایەکم حەزم لە شتی دیجیتاڵە بۆ ئەوەی تۆ سپۆنسەر بکەیت یان با بڵێم لەناو پلتفۆرمەکانە سپۆنسەر بکەیت ئەکید دیجیتال بزنس کارتێکت پێویستە یان فیزیکال بزنس کارتێکت پێویستە ئەفو کردت کارتت پێویستە با بڵێن ئەمەی ئێستا هەنگاوەکان کە نراون زۆر خۆشحاڵن پاڵنەرن بۆ ئەوەی خەڵک زیاتر شتەکان دیجیتالی بەکاربێنێ و پێم وایە داهاتوو گەشترە بۆ ئەوە هەر کردت کارتێک یان دێبت کارتێک کە لەم بانکانەی کوردستان دەرەچێ بەشێکی زۆریان معتەرەفە ئەتوانی کاری سپۆنسەری پێ بکەیت و کێشەیەکی ئەو تۆی نییە بەڵێ بەو پێی ئێمە زۆر جار سپۆنسەرکردن بۆ پلتفۆرمە جیاوازەکانی سۆشال میدیا بەکارەهێنین ئەتوانین لە پاڵ ئەوەی کە بابەتەکەمان بناسێن و پرفرۆشی کەین فۆلۆوەرسیش زیاد بکەین ئەکید بەدڵنیاییوە ئەوە ئەگەڕێتەوە سەر پلتفۆرمەکە بۆ منە ئینستاگرام ئەتوانی فۆلۆوەرزی پێ زیاد بکەیت پرۆفایل ڤیزیتەری پێ زیاد سەردانی کەران با بڵێ کامیان زیاتر بە سپۆنسەر سەردانی کەران و فۆلۆوەر زیاد ئەکا ئێستا بۆ نمونە من هەر حەزەکەم ئەمە هەر پرسیارەکە بۆ خودی خۆمە من پیجێکم هەیە ئەمەوێ ژمارەی فۆلۆوەرسەکانم زۆر کەم لە ڕی سپۆنسەر و چۆن ئەتوانم زۆری کەم لە پلتفۆرمی ئینستاگرامەوە فەیسبوک فەیسبوک بەڵێ ئۆکەی فەیسبوک ئەوە کەواتە بێ ئادەکەت بە شێوازێکی جوانتر ئامادە بکەیت و زانیاری زیاتر بدەیت چکە خەڵکی فەیسبوک ئەوەی لە فەیسبوکە زیاتر ئەخوێنێتەوە کە سپۆنسەرت کرد ئەتوانی ئینگیجمنت ئۆبجکتیوی ئینگیجمنت بەکاربێنی بۆ ئەوەی خەڵک ئینتراکت کا لەگەڵی لەگەڵ ئەم پلتفۆرمەیە و لەگەڵ ئەم ئادەی تۆیە و بێ فۆڵۆت بکە حەزی لە بڵێ واتە بە دیاریکراوی ئەتوانین ئێمە تەنیا سپۆنسەر بۆ زیادکردنی فۆلۆوەرس بکەین لە سۆشال میدیا نەک بۆ خودی ناوەڕۆک و بابەتەکان بەڵێ ئەکرێ ئەتوانی هین پیج لایک بەدەستبێنی پرۆفایل فۆلۆوەرس بەدەستبێنی ئەوە بەپێی پلتفۆرمەکە قەرار دەدات لە کۆتایی پرۆگرامەکەیە من کۆتا پرسیارت لە یەکەم چۆن بتوانین بە ڕێگایەکی سەرکەوتوو ڕۆژانە ئێمە پرۆسەی سپۆنسەرکردن ئەنجام بدەین لە تۆڕە جیاوازەکانە بڵێ ئەتوانین بڵین لە ڕۆژێکە 5 تا 8 سپۆنسەر بکەیت لەم پلتفۆرمەیە زیاتر نەبێ و تاگەکان کە هەڵی ئەبژێری ئەویش تا 5 تا 7 دانە 8 دانە بێ ئاساییە چونکە زیاتر بێ ئەوە هین دروستەکە
فراگمنتیشن دروست دەکەواتە ئۆڤەرلاپەکە ئەکرێ بۆ نمونە یەک ڕێکلامی تۆیە پیشانی 10 کەس بدا یەکێکیان هیچ نەیبینێ ئینتراکتیڤی لەگەڵ نەکە بۆیە پێویستە بە لیمیتی بیکەی بە محەددی بیکەی بە بەردەوامی نەیکەی هین بکەی و ئەم پلتفۆرمەی خۆشت فێری تەنها سپۆنسەر بکەی تەرکیز ئەبێ زیاتر لەسەر ئۆرگانیک بێ تەنها بۆ حاڵەتی پێویست و کاتی پێویست ئەو کاتاتوانی سپۆنسەر بەکاربێنی. زۆر سپاس کاکسیڤەر سپاسی ئامادەبوونتەکەین. سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوانیش پرۆگرامەکەتان بەجددی جێگای خۆی کردوەوە لە ناو زۆر کەسە. زۆر سپاس هەر بژیت بە هیوای بەردەوامی. بەڵێ بیسەران و بینەرانمان سپۆنسەرکردن بەڕاستی ڕیکلامکردنە بەڵام بە شێوازێکی شاراوەی بەرامبەر بە بڕێک پارە کە دەتوانی خزمەت گوزارێکەت و کاڵاکەت و ئەو شمەکەی کە هەتا بیناسیێنی لە سۆشال میدیا بەڵام بەرامبەر بە بڕێک پارە تا پرۆگرامێکی تر ئاسوودە بن و خواتان لەگەڵ زۆر بەخێر.